گرژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیان ناوەتە قۆناغێکی دیکەوە. ڕووداوە یەک لە دوای یەکەکان هێندەی دیکە ئاورینگی شەڕێکی قورسیان لە ناوچەکە پەڕژاندووە. لەم نێوەندەشدا دەستپێکی شەڕی حەماس و ئیسرائیل کوشتنی ئیسماعیل هەنیا، کردنەوەی بەرەیەکی دیکەی شەڕ لە باشووری لوبنان و کوشتنی حەسەن نەسڕوڵڵا مینداری گشتی حیزبوڵڵای لوبنان شەڕ و ململانەکانی بردە قۆناغێکی نوێوە. ئەوەی کە دەبینرێت جەنگێکی گشتگیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش لە نێوان بەرەی مقاومە ئێران و ئیسرائیل دەستی پێکردووە. پرسیارەکە ئەوەیە دوای کوشتنی حەسەن نەسڕوڵڵا کە بە کەسی یەکەم و بەرەی پێشەوەی میحوەری بەرگری ئێران دادەنرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دۆخەکە بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ ئایا چیتر ئێران و حیزبوڵڵا دەتوانن ئەو هەڕەشە بەردەوام و جددیە بن لەسەر ئیسرائیل و خاک و خەڵکەکەی؟ جالەوەش ئایا بە کوژرانی حەسەن نەسڕوڵڵا و لاوازبوونی حیزبوڵڵا چی بەسەر کۆی بەرەی مقاومە ئێران دێت لە ناوچەکە؟ دەپرسین ئایا باڵادەستی تەکنەلۆژی و هەواڵگری ئیسرائیل تا چەندە کاریگەر بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپە تەقلیدیەکانی سەر بە ئێران لە ناوچەکە؟ لەم نێوەندەشدا دەپرسین ئایا عێراق دەکەوێتە کوێی ئەم هەڕەشە واڵۆزیانەی نێوان ئیسرائیل و ئێران؟ ئایا دەکرێت لە قۆناغێکدا عێراق ببێتە ئامانجی داهاتووی هێرشەکانی ئیسرائیل؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لە دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕ لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان دەپرسین کە میوانی ئەم ئەڵقەی بەرنامەی دیالۆگی تیوارە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی سروشتی وایە کە کەمەندکێشی ناکۆکیەکان دەکات. زۆر جارە و پرسیارە لە سەر ئاستی سیاست و ئەکادیمیاش زەق دەبێتەوە، یان زۆر جار لە ڕاگەیانی ئاسایی گوێمان لێ دەڵێن ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پڕ لە ئاڵۆزی و ناکۆکیە بووە بە بەڵا. هۆکارەکەشی ئەوەیە کە هێزە گەورەکان دێن ناکۆکی لێرە ئەچێن. ئەمە بە لۆژیکی وەردەگرین کە هێزە گەورەکان ڕۆڵیان هەیە لە داڕشتنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتر ڕۆڵیان هەبووە ئەوانە، بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی سیفەتە دەوڵەمەندەکەی، جیۆسیاسیەکەی، جیۆ ئابوووریەکەی، جیۆ ئەنەرجیەکەی، جیۆ ئاوەکەی، هەموو لایەنە سیاسیەکانی وان کە بۆ خۆی بەردەوام لە ناو خۆیدا ناکۆکی سەر هەڵدەدا. لەبەرەوەی بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگە لەوەی کە بە دیاریکراوی تووشی کێشەی وشکە ساڵی و ئەوانە دەبێتەوە، بەڵام بە درێژایی مێژوو کە مرۆڤ بەو مێژووی زانیوە شوێنی جیان بووە، شوێنی چاڵاکی مرۆڤ بووە، بۆیە هەموو هێزە گەورەکان کەمەندکێش دەکات لێرە بەریەک دەکەون. سیفەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم شێوەیە. ئێمە ناتوانین بە تەنها لایەنەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی گرێیت پاوەرەکان لە جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە تاکو جەنگی کەندا و هەتاکو دەگات بەم ڕووداوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدەن تاوانبار بکەین بۆی کە دێن ناکۆکێک لێرە دروست دەکەن و ئەیتەقێنەوە. نا، ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی ئەم هێزانە خۆی ناکۆکێکە دروست دەکا، بە خۆی ناکۆکێکە وا دروست دەکا و گەشە پێدا کە پەیوەندی بە بەرژەوەندی ئەم لایەنانەوە هەبێ و ئەم لایەنانە کەمەندکێش ئەکا لایەنەکانیش کە هاتن لەگەڵیاندا پێویستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خۆشیان ئەجێندای خۆیانەیە. ئەمە سەبارەت بە سیفەتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەبارەت بەو ناکۆکیانەی لەم دوایە هەبوون، ئێمە ناتوانین لە ناکۆکەکان تێبگەین بێ ئەوەی کە لە میراتی 40 ساڵی کۆماری ئیسلامی ئێران تێبگەین کە لە مەیدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاندوێتی. لەو مەیدانەی کە زۆر جار بە ناوی جیاجیا ناو دەبرێ، هەندێکان دەڵێن جەبهەی پێشەوەی بەرەنگاربوونەوەی سەهیۆنیزم و کانی ئیسرائیل و ئەوانە، هەندێک ئەڵێن کە پرۆکسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوجار بەم شێوەیە من بۆ جەنابەت فۆرماڵە دەکەم. ئەو میراتە مێژویەی کە 40 ساڵ بەر لە ئێستا کۆماری ئیسلامی ئێران لە ئێرانەوە هەتاکو دەریای سپی و دەریای سووری ناوەڕاست پەرەی پێدا، گۆڕانێکی جیۆسیاسی گەورە بوو. نەتیجەکە یەکشت بوو، گەمارۆدانی ئیسرائیل یا دروستکردنی ناکۆکی لە حەوزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دروستکردنەوەی ناکۆکیەکە لە دوورخستنەوەی لە کۆماری ئیسلامی ئێران. زۆر جارە و پرسیارە دەکرێت لەلایەن جیلی تازەوە، ئەوانەی کە زۆر قۆڵنین لە سیاست. کۆماری ئیسلامی ئێران لە جیاتی ئەوەی کە هێزێکی نیزامی گەورە، عیلاقەی گەورەی نێودەوڵەتی ئابووریەکی بەهێزی هەبێ، چونکە ئابووری ئێران چەند قاتی تورکیا بە قووەتە ئەگەر گەماروی لەسەر نەبێت، چونکە تورکیا نەوتینی ئەوان نەوتیان هەیە. بۆچی ئێران بەو شێوەیە ئەم پرۆکسیانی بنیات ناوە؟ ئێران ئیدیۆلۆژیک لە ڕووی ئیدیۆلۆژی پەسەند نەدەکرا، دەیویست پێکدادانەکان بخاتە دەرەوە و لەگەڵ مەبدەی ئیمام خومینی و هەناردنە دەرەوەی شۆڕش و ئەوانەش هەبوو. بۆیە ئەم پرۆکسیانەی دروست کرد. بەم ڕووداوانەی ئەم دوایە دروست بوون، بە لە ناوچوونی حەسەن نەسڕوڵڵا، بە لە ناوچوونی ئیسماعیل هەنیە، دوایی بە تایبەتی حەسەن نەسڕوڵڵا. حەسەن نەسڕوڵڵا زیاتر لە ئیسماعیل هەنیە کاریگەری لەسەر
کۆماری ئیسلامی ئێران هەیە لەبەر ئەوەی نەسرڵڵا 32 ساڵ بوو کە وەبەرهێنانی لە خۆیدا دەکرد کاری لەسەر خۆی دەکرد بوو بە ڕێبەرێکی بەرجەستە خەتیبێکی باش پیاوێکی سنجینی بەرەی مەقاومە بۆ بەرەی مقاومە لە دیدی کوردەوە چۆنە لە دیدی نەتەوەکانی تری چۆنە ئەمە مۆزوعێکی ترە بەڵام لە مێژووی کۆماری ئیسلامی ئێراندا لە دەرەوەی سنوورەکانی هیچ سەرۆک و سەرکردەیەکی تری وا کاریگەر دروست نەبووە تۆ ئەگەر تەماشا بنە ماڵی بەشارە سەد پێی هێشتا بەراورد ناکرێن بە یەکتر چونکە حەسەن نەسروڵڵا لەسەر میراتی دەوڵەت نەبوو لەسەر میراکی ئایدۆلۆژی پابەتبوونێکی تەواوەتی نەقلکردنی پەروەردە ئایتم ئاموزش بۆ وڵاتەکەیان توانی ئەمە دروستکە چی کرد بوو گۆڕانێکی جیۆسیاسی دروست کرد بوو چ بوو ئەم گۆڕانە جیۆسیاسیە دروستکردنی کەمەرێکی بەهێز یا نەقلکردنی ڕێک تواناموشەکی و توانای تەحسین مەوزی لەما سەنگەربەندی سەربازی ئەوەی کە خودی کۆماری ئیسلامی ئێران لەوێ بە هەر ئەمەی دەکرد ڕێک نەقلکردنی بۆ حدود بۆ سەر سنووری ئیسرائیل بۆیە دەتوانین بڵێن ئیسرائیل لە ساڵی 2006 بە تەواوی تێگەیشت لە چ تێگەیشت لەوەی کە بەڕاستی کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی لەلایەن نەسرڵڵایەکی بەهێزەوە حیزبوڵایەکی بەهێزەوە پارالل ستەیتێکی بەهێزەوە ستەیت لە ناو ستەیتێکی بەهێزەوە ستەیتی حیزبوڵا لە ناو ستەیتی فۆرماڵ ئیستراکچەری لوبنان هێزێکی گەورە لەوێ دروستکە گەمار و ئیسرائیلی پێ بدە ئیسرائیل تێگەی کە لەو کاتەوە بەڵێ نەفەسی زۆر تەنگ بووە کوشتنی نەسرڵڵا چیدا بەدەستەوە لەم مێژووە لەم هستۆریکال کۆنتێکسدا یەک ئەمەیدا بەدەستەوە یەک میراتێکی 32 ساڵەی حیزبوڵا بە زەربەیەکی کاریگەر سەر بە زەربەکە تەنها لێدانەکە تەنها لە خودی ڕێبەری حیزبوڵا نییە لە کۆی قیادە استراتیژیەکانیدایە ئەو قیادانە کە 30 ساڵە وەبەرهێنانیان تێدا دەکرێت بۆیە دەڵێم کۆماری ئیسلامی ئێران میراتێکی 40 ساڵی زەرەری بیت چکە 10 ساڵیش پێش حەسەن نەسرڵڵا و میراتە هەیە بۆچی دەڵێم 32 ساڵ حەسەن نەسرڵڵا دوایی کە دێتە سەر دەسەڵات دەگرێتە بەست دەست زیاتر لە ئەوانی پێش خۆی و لەوەی کە تەسەوڕ دەکرا هێزە ئۆکێ ڕێک دەخات کەواتە کوژرانی حەسەن نەسرڵڵا سێ دەرەنجامی هەبوو ئیسرائیل توانی و گەماروی لەسەریەتی بیشکێنێ ئێران زیانێکی گەورە بە میراتە 40 ساڵێکی کەوت خودی حیزبوڵا زیانێکی گەورە بە میراتە 32 ساڵێکی کەوت ئێران و هین زۆر کاریگەرە لە بەرەوەی ئاسان نیەجارێ بتوانن خۆیان بگرنەوە ستراکچەرەکە دروست بکەنەوە فۆرمی پێ بدەنەوە ئەوانە پرسیار زۆر دەکرێت بەڵێ پرسیار زۆر دەکرێت لەسەر ئەوەی ئەمە چ کاریگەریەکی لەسەر کۆی بەرەی مقاومە دەبێت کۆی بەرەی مقاومە دەبێت لێرەدا لاوازیەکی بەرەی مقاومە دەرکەوت یا لە ئەنگرانی ئێران دەرکەوت ئەویش ئەوەیە بۆ دەستکاریکردنی جۆسیاسیەکە بۆ زاڵبوونیان بەسەر ئیسرائیلدا لە میتۆدی کۆن کەڵکیان وەرگرتە بوو کە تۆزێک مەسەلەی زیرەکی و تەکنۆلۆژیا زیرەکی تێدا غایب بوو واتە لەو ڕۆژەوە کە ئەوان دەستیان بە وەبەرهێنانە کردووە بە دروستکردنی سەنگەرە استراتیژیەکانیان بۆ جەنگێکی استراتیژی کردووە ئیسرائیلیش کاری لەسەر چی کردووە لەسەر کۆنتڕۆڵکردنی ئەوانە و بۆ هەموو ئەوانە دوگمەی خۆی داناوە کەی ویستی دەستی لێ بدە یەک هەڵیان بۆشێنێ سەرنجام توانی ئێمە چیمان دەستکەوت پرسیارێکی جوانە ینی مرۆڤچی ئیستینتاز دەکات ئەوەی دەست دەکەوێت کاک کە بەڕاستی مەفهومی هەواڵگیری گۆڕانێکی زۆری بەسەردەهات تێگەیشتنمان بۆ شەڕی تەقلیدی گۆڕانێکی زۆری بەسەردەهات و ئەوەش کە کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1970 گەماروی لەسەر هێزە ئاسمانیەکانی هەیە و هێزی هەوایی بە تەواوی پەچی کەوتووە تەنانەت لە ناو خۆشیدا ناتوانێمان ڕێککە نەک بۆ دەرەوە لە بری ئەوە هێزی بەدیلی هەبوو کە موشک بوو ئەوانش کەوت نەژێر پرسیارەوە کە لە بەرامبەر چەکە زیرەکەکان یعنی چێ تەسەوەڕی دەکرد جیهان تا ڕادەیەک شۆک بووە پێشتر ئەم مەفهومە نەبوو تەنانەت لە جەنگی کەنداویش لە جەنگی غەزەوە ئەمە دەرکەوت کە تایرەکانی F-35 تەنانەت F-15 و 16 دەتوانن ڕۆڵی بەرگری موشەکی ببینین لە ئاسمان سەدان موشک بە یەکجار بتەقێننەوە کەواتە موشەکەکانیش لە بەرامبەر هێزێکی هەوایی پێشکەوتوودا تا ڕادەیەک بێدەسەڵات دەبن مەفهومی چەک مەفهومی موشک مەفهومی هێزی سەربازی مەفهومی سەنگەر مەفهومی هەواڵگیری هەمویان دەستکاری کران سەبارەت بە عێراق بەڵێ بێگومان عێراق بەشێکە لە جەبهەی مقاومە بەڵام عێراق وەکو لوبنان سەنگەری مقاومەی تێدا بەهێز نییە
میلیشیا هەیە دەسەڵاتەکە لە زۆنێکی ئێرانیدایە لە ئەتمۆسفێرێکی ئێرانیدا لە دوای ساڵی 2011ەوە کە ئەمریکا لێرە نابەرپرسانە پاشەکشەی کرد و لەسەر سینیەکی زێر عێراقی تەسلیم بە ئێران کرد. بەڵام سەرنجاو ئێمە دەبینین کە عێراقیش بەڵام عێراق بەشی ئەوەندە بەشداری لەم شەڕە دەکا و ئازاری ئیسرائیل دەدا کە احتیوای جەماوەرەکەی خۆی پێ بکات و ئێران ڕازی بکە. هەتا ئێستا عێراق نەبووە مولیشای عێراقی نەبووە بە هەڕەشەیەکی استراتیجی تەنانەت تاکتیکی کاریگەریش لەسەر ئیسرائیل و هەتا ئێستا عێراق بە شێوەیەکی جددی نەهاتووە لەبەرەوەی ئەم میلیشیانەی لە عێراق دەسەڵاتیان هەیە هەمان ئەو میلیشیانن کە ڕازی بوون و سوودانی لەسەر دەسەڵاتە بۆیە میلیشیای عێراقی تا ئەم شوێنە یاری دەکا کە مەترسی لەسەر ئەو ستراکچەرەی کە دەستکەوتێکە لە 1400 ساڵ بەر لە ئێستاوە تا ئێستا شیعە لە بەردەستێتی مەترسی لەسەر دروستناکە ئەوەی لوبنان و پێچەوانەوە دەوڵەتی مەسیحیە دەوڵەتی سونیە دەوڵەتی شیعی مخالفە گروپەکە شتێکی ترێ لەگەڵ دەوڵەت ناکۆکە لە تەنانەت لە سووریا تا ئەو ڕادەیە بەشداری لە جەنگەکە کردووە کە مەترسی لەسەر فۆرمی دەوڵەتەکە دروست نابێ بەڵام سەرنجام سووریا پتر هاڕەشەیە بنەماڵی ئەسەد بۆ لێدان وەک لە عێراقیەکان هەرچەندەوە بۆ معنای نییە کە عێراقیەکان زەربەیان بەرنەکەوی بە تایبەتی بۆ قیادەکانیان ئەگەر بێت و بەردەوام بن لەسەر ئەم پاڵپشتیکردنی شەڕەکە لە لوبنان. زۆر بابەتی تر هەنا ئێمە مناقەشەیان لەسەر بکەین سەبارەت بەو جەنگەی هەیە بۆ نمونە یاریەکی نێودەوڵەتی هەیە لەسەری بەڵێ پشکین و کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە لەوانە بۆ نمونە سەرۆگۆزیرانی تازەی بەریتانیا بە جددی دژی شەڕەکە ئاوەستێ بەڵام ئەمە لەگەڵ عاقڵ ناکۆکە یاریکردن لەگەڵ عقلی هاتیفەی ئیسلامی و موسڵمان و ئیسلامی سیاسی و شیعی پێی دەڵێن شۆڕژگێڕ و ڕادیکاڵ دەناک لەکوێی جیهان هەبووە کەی هەبووە لە مێژوودا کۆما دەوڵەتی بەریتانیا لەگەڵ ئەمریکا مخالف بێ کەواتە مەسەلەن بۆ نمونە ئۆستن گلەیەوەی کرد کە ئێمە ئاگدار نەکراوین لەوەی کە حەسەن نەسڕڵڵا دەکوژرێ بێگومان وا دەڵێت لە کاتی ئینتیخاباتەکانە بەڵام ئەگەر لە یادیشمان بێ پێش هەموو ئینتیخاباتێک یەکێک لە سەرکردەکانی بزوتنەوەی ئیسلامی کوژراوە لە ساڵانی ڕابردوو لە ئوسامە بن لادن بگرە پێش ئینتیخابات کوژرا و هەروەها ئەم پیاوە پێش ئینتیخابات کوژرا پێشتریش لەوانەیە سەناوەکانم لات نەبێ کەسی تریشە بوو پێش ئینتیخاباتەکان لە ناوبراو کرا بە دەستکەوت ئەمەش دەستکەوتێکە بۆ ئینتیخاباتەکانی ئەمریکا بۆیە پێم وایە کۆمەلگای خۆرئاوە بەگشتی خۆرئاوە بەبێ جیاوازی هەمووی متتەفقە لەوەی کە ئیسرائیل بتوانێت گەرەنتی ئاسایشی خۆی بکە بتوانێت پاشەکشیان پێ بکە زۆر جار بڵێ دەڵێنم شەڕە لەکوێ ئەوەستێ پرسیارێکی جددی ئەمەشەم شەڕە لەو شوێنە دەوەستێت کە ئیسرائیل توانی مەترسی چەک لەسەر هاوڵاتیانی باکووری ئیسرائیل کە دەکاتە باشووری لوبنان جنوبی لوبنان دوور بخە 40 بۆ 50 کیلۆمەتر بۆ دەیان ساڵی دیکە ئەم خاکە کۆنتترۆل دەکا بەهێزی دەکا شەڕەکە دەخاتەوە ناوخاکی لوبنان خۆی دەستە ناوخاکی لوبنان چکە ئەوانە و گەرنتی دەب هاوڵاتەکانیان داوە ئەوێ کۆنتترۆل بکەنج هاوڵاتەکان بگەڕێنەوە تەنها بەوە دەکرێتکە ئەم ئیسرائیل ئەم حیزبوڵای لەم منتیقەیە دەربخەن بۆیە و پێشبینیم نیشوە ئەم جەنگە ناوەستی هەتاکو بەشێک لە خاکی لوبنان نەبە. لەلایەکی دیکەوە لەوانەیە گرنگترین پرسیارەوە بێت کە ئایا ئێران دەچێتە ناو شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل بۆ زۆرێک لە شرۆڤەکاران و چاودێرانی دۆخەکە چاقی پرسیار و گومانەکان ئەوەیە کە تاکەی ئێران دەتوانێت خۆی لەم جەنگە بە دوور بگرێت و تاکەی هەر دەتوانێت پشت بەو هێزگەل و گروپانە ببەستێت کە لە وڵاتانی نزیک سنووری ئیسرائیل دەیان ساڵەوە بەرهێنانیان تێدا دەکات. ئایا ئێران دەتوانێت هەراوە ئاسان خۆی لەو ئیحراجیە ناوچەی و نێودەوڵەتیە و بە تایبەت لە بەرامبەر بەرەی مقاومە ڕزگار بکات یاخود هەروە بە دیار لە ناوچوونی سەرکردەکانی بەرەی مقاومە و لێدانی کونسوڵخانە و کوشتنی فەرماندەکانی سوپای پاسدارانەوە دادەنیشێت؟ وەڵامی ئەمە و چەندین پرسیاری دیکەی جەوهەریتان لە بەشی دووەمی دیالۆگەکەمان لەگەڵ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕ لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان دەست دەکەوێت. زۆر جارم پرسیارە دەکرێت کە بۆچی کۆماری ئیسلامی ئێران ڕاستەوخۆ ناچێتە ناو جەنگێکی تۆتاڵەوە لەگەڵ ئیسرائیلەوە. لەوانەی هۆکاری جوگرافی یەکێک لەو هۆکارانە بێ لەبەرەوەی هێزە سەربازەکانی ئێران و زۆربەی ئوچەکانی لەبەردەستیدا هەیە ناتوانن ڕۆڵیان هەبێ جگە لەوەش ئیسرائیل بەهرەمەندە بە 3 سیستەمی بەرگری موشێکی درێژ و نێزیک و مامناوەند و دوورمەودا کە دەتوانێت
پێش بەو چەکانە ئێران بگرێ بەڵام لەوانە گرنگتر کۆماری ئیسلامی ئێران بەخۆی دەوڵەتێکی گرنگی ناوچەکەیە دەوڵەتێکی فەرهەنگیە ئێران مڵکی ئێرانیەکان نییە بە تەنها مڵکی مرۆڤایەتیشە لە ڕووی هەموو ئاسەوار و شوێنەوار و میراتە مێژووی و تاریخی و فەرهەنگی کە تێیدایەتی دەسەڵاتی ئێرانی هەر دەسەڵاتێک بێ ئیسلامی بێ شەهەنشایی بێ ئەم بێ کۆمەنیستی بێ ئاسان نییە بە ئاسانی بستە جەنگ ئەوش کە وەخت خۆی لەگەڵ عێراق ڕوویدا لە ڕاستیدا عێراق خاچی ئێرانی داگیر کردبووە درێژکراوی ناکۆکەکان بوو لەسەر شۆڕشی کورد و مەسەلەی شەتڵ عەرەب و ئەوانە سەبارەت بە جەنگی ئەم دوایش بابەتەکەت بۆ نێزیک بکەم و شەڕی بکەمەوەدا و مەبەستی پرسیارەکەی بەڕێسان ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە ڕاستیدا ئێستا لە ئیحرازێتێکی گەلێک گەورەدایە ئەویش ئەوەیە کە سەنگەری پێشەوەی بەرەی مقاومەی زیانێکی ستراتیژیکی بەرکەوتووە زیانێک کە لە ڕاست و چەپی جەبهەکەوە بۆ نمونە ئیسرائیلیەکان دەتوانن جنوبی لوبنان کۆنتڕۆڵ بکەن جەیشی لوبنان ئاماژەکەی داوە شەوی 29 لەسەر بڵین شەوێک پێش مانگی ئۆکتۆبەر کۆتا شەوی مانگی لول ئەوەی خۆی داوە ئاماژەی خۆی داوە لە بەشێک لە سنوور کشایتەوە کاتێک ئیسرائیلەکان هەندێک باڵۆنیان هەڵدا ئیختیبار تاقیکردنەوەی دەمی خەڵک کەوا هێرش دەکەین و ئەوانە بۆیە دەتوانن ئەوان دەستنە پێشەوە 30 کیلۆمەترێک ئەگرن بەڵام کۆماری ئیسلامی ئێران چاوەڕوانی لەوەیە هەر ئەو شتێک کە 40 ساڵە سەرمایە گوزاری تێدا دەکا ڕۆڵی هەبێ بەسم سەرمایە گوزارێت تا ڕادەیەک شکستی خواردەوە بەس ئێران خۆی ناستە ناو جەنگەوە ناتەنیا هەوش کات دەکوژێ لەبەرەوەی پێی وایە ئەگەر ترەمپ بێ دۆناڵد ترەمپ بێت هاوکاری زۆر دەکا ترەمپ بەرامبەر ئێران کێشەی گەلێک زۆرەوەیش پێنجایتێک و مەسەلەی ئەتۆمی و لەک تێگەیشتە ئەتۆمیەکەی تا ڕادەیەکی سەردەمی جەواد زەریفی تێکدا و ئەوانە و هێشتا ترەمپ سوور دەوێت لەسەرەوەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەندێک بەرکەوتن و ئەوانەی دەبێت ترەمپ دەتوانێت تەنها ڕەزامەندی رووسیاشی پۆتینی زۆر بە ئاسانی وەربگرێ بۆ لێدان لە دەسەڵات و تواناکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەو ڕاستی کە باسی لێدان لە ئێران دەکرێت لێدان لە کۆیستەیتی ئێران نا تۆزێک بیخەنەوە ناو ئەو چوارچیەوە ئەو ستراکتەرەی کە دەوڵەتەکە تێیدایەتی و پەلوپۆوەکانی لە دەریای ناوەڕاست و بە تایبەتی دەریای سوور کە شوێنی بازرگانی جیهان و کاریگەری لەسەر نرخی نەوت و نرخی زێڕ و نرخی بازاری جیهانی هەیە تا ڕادەیەکی زۆر دایانەوێ مەترسی یەمەنیەکان لەوێ نەمێنێەوە هەروەها بەشارە سەد و ئەوانە تا ڕادەیەکی زۆر لە چوارچێوەیەکی مەعقولتر و گونجاوتردا دابنێن و کاریگەری ئێرانیش بوو لەسەر ناجیگیری عێراق نەمێنێ بەڵام لە هەمووی گرنگتر لەسەر کیانی ئیسرائیل لەسەر دەوڵەتی ئیسرائیل بۆیە تا ڕادەیەکی زۆر ئێرانیەکان خۆیان لە بەریەکەوتنی تەواوەتی دەپارێزن دوایین ئەو پرسیارە زۆر گرنگە بەڕاستی ئایا ئیسرائیل چی دەست دەکەوێت سەرنجام دووسێ تێڕوانین هەن یەکێک لە تێڕوانینەکان دەڵێن ئیسرائیل ئەو هەیبەتەی کەشکاوە لە 7 ئۆکتۆبەر تا ڕادەیە قەرەبووی کردوتەوە بەڵام هێشتا ماوێتی و دەبێت قەرەبووی بکاتەوە تابوویەکە بنیاد بنێتەوە کە لێدان لە ئیسرائیل واتا خۆکوژیە خەڵکەکە تێبگا کە لێدان لە ئیسرائیل خۆکوژی ئەمەش تەمینی 50 ساڵی تر ئاسایشی ئیسرائیل دەکە ئەمە تێڕوانینێکە تێڕوانینێک زیاتر بەریتانیەکان وروژاندیان دەڵێن نەخەیر لە پێناو هەندێک دەستکەوتی سیاسیدا ئەوان دەستکەوتی دیبلۆماسیان لە دەستدا و بە هیچ شێوەیەکیش ناتوانێت بزودنەوەی بەرگری یا خەباتی گەلی شیعە بێ سوننە بێ لوبنان بۆ ئازادی جنوبی لوبنان و بۆ دیفاع لە براکانیان لە غەزە ئەوانە لە ناوبەرێ فعلا ناشتوانێت لە ناوی بەرێ لە بەروی قەزیەکە هەیە بەڵام لاوازی یەکا بۆ دەیان ساڵ دوای دەخا تێڕوانینێکی تر هەیە دەڵێ ئیسرائیلیەکان ئەوەنەی غەزایان هێشتۆتەوە چکا غەزە دەبێت سافکا ببێتە منتیقەیەکی جلوکە نشین و ئەمە وەکو گرێک دەبینێ لەسەر دڵی خۆی مەسەلەی غەزە ناڵێ جارێکی تر مەواد و شتی بۆ بچیتەوە و مستەوتن و ئەوانی لێ دروست دەکا بەڵام ناتوانێت سافی بکە هەتاکو جەبهەی پشتەوەی ئەمین نەبێ بێشکیش من لەگەڵ ئەمڕایام کە جەبهەی باشووری لوبنان کە دەکاتە باکووری ئیسرائیل ساف بوو ئیسرائیل بە هەموو هێزی خۆی ڕوو لە غەزە دەکاتەوە ئێستا تۆزێک لەسەر غەزە دەستی سوب کردووە لەبەر ئەوێ چکا لە پشت و پێشەوە لە ڕاست و چەپەوە لە باکوور و باشوورەوە شەڕکردن تۆزێک زەحمەتە ڕەهەندەکانی ئەم شەڕە زۆرن بەڵام هەتا ئێستا دەتوانین بڵین هیچ هێزێک تێیدا براوە نییە بەس ئیسرائیل لە برنەوە نێزیکترە برنەوە چێ براوەیە ئەوەی کە دەتوانێت دەستکەوتەکەی بۆ ئاماوەیەکی درێژ بە ئەمن و ئاسایش بکە تێڕوانینی ئیسرائیل بۆ عێراق جیاوازە لە تێڕوانینی ئیسرائیل بۆ لوبنان بۆ فەڵەستین و بۆ سووریا و تەنانەت بۆ یەمەنیش لەو جیاوازیەکان چین لە یەمەن دەسەڵاتێک هەیە لە ناو دەسەڵاتێکی تردا
ئیسرائیلیەکان نایانەوێ بە تەواوی لەگەڵ یەمەنیەکان یەکلا ببنەوە، دەیانەوێ بە شێوەیەکی دیبلۆماسی لەگەڵیان بێ بکەن. لەبەر ئەوەی تەنانەت دوو یەمەنی دەتوانن دەریای سوود ناوەڕاست ناجێگیر بکەن. پاراستنی ئاسایشی ئێمن زۆر زەحمەتە، ئەمە بە نسبەت یەمەن. بە نسبەت سووریا لە ڕاستیدا لە سووریا دەیانەوێ ئەم دەسەڵاتە تا ڕادەیەکی زۆر لە قالب بدەن، بەڵام جارێ هەتا ناوچەکانی تری ئۆکرانیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوانە ساف نەبن، نە ئیسرائیل بەم شێوەیە ئارەزوومەندەکە ئاسایشی سووریا زیاتر تێک بچێت و بنەماڵی دەسەڵاتدار لە بین بچێت و تیرۆر بکرێن و ئەمانە زەرریان لێ دەدا، بەڵام بەم شێوەیەنە سەبارەت بە عێراق جیاوازە لە هەردووکیان. لە عێراق دەسەڵاتێکی فەرمی کە هەیە فۆرم کراوە لەگەڵ دەسەڵاتێکە میلیشیاکەی کە هەیە یەک دەسەڵاتە، بەڵام هەردووچی بە مساومە لەگەڵ ئەمریکا کار دەکات. بەڵێ میلیشیاکەش بە مساومە لەگەڵ ئەمریکا و هەروەها دەسەڵاتەکەی دیکەش بە هاوبەشی لەگەڵ ئەمریکا ئیش دەکات، لێک تێگەیشتنیان ئیتیفاقی نوێی سەربازیان دەبێت. لەبەرەوە ئیسرائیل بیر لەوە ناکاتەوە کە جەنگێکی کاریگەر یا لێدان لە ژێرخانی عێراق بکە، بە پێچەوانەوە ئەگە بۆ بکرێ هاوکاری ژێرخانی عێراقیش دەکات لە بروی جێگیربوونی عێراق زۆر گرنگە لە بیریشمان بێ. ئیسرائیل و ئێران لە شتێک لەسەر عێراق هەردووکیان زۆر متتەفقن، متتەفقی ذاتی نادانیشت بن قسەیان لێکدابێ مەوزوعی لەسەر ئەوەی کە نێڵن لە بۆشایی ئەم ناجێگیرێدا تورکیا زیاتر بێتە ناو خۆڵاییەوە، بۆیە هەردووچیان سوورن لەسەرەوەی کە تورکیا ڕابگرن ئیسرائیلیش و هەروەها ئێرانیش، بۆیە نایانوێ زروفی عێراق ناجێگیر بێ. بەڵام ئەو بە مانایە کە ئیسرائیل بزانێ هێزێک هەر هێزێک بێ لە ناو جەرگی واشنتۆنەوەش بێت زیان لە هاوڵاتیەکانی دەدا دەستی لێ ناپارێزێ، بەڵام تا چه حد دەستی لە ناپارێز بێت تا ئەوەی کە زیان لە پەیوەندی استراتیژیەکەی لەگەڵ ئەمریکا نادات ئیسرائیل. بۆیە لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا لە سیاستدا هیچ شتێک جێگیر نییە و گرنگی نییە، بەڵام من پێم وایە شتێکی ئەو تۆ لەو 20 ڕۆژەیە ڕوونادات. سەبارەت بە هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان ئێستا لەگەڵ لێک تێگەیشتنێکی دروستایە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. کۆماری ئیسلامی ئێرانیش لەوە تێگەیشتووە کە ئەمریکا هێزێکی سەربازی ئەم شێوەیە هێزێکی مخابراتی بەم شێوەیە لە هەرێمی کوردستان نییە، هێزێکی فۆرما ڕسمی هەیە و هێزە هەر دەژبێت چۆن ئێران کۆنسۆلگەری لە چەندین شاری عێراقەیە، ئەمریکاش هەیە لە عێراق سەفارەتخانە و لێرە کۆنسۆلگەری هێوانە بابەتی ئاساین. ئەوەش کە میلیشیاکانی عێراق تا ڕادەیەک ئێستا دەستیان گرتوتەوە لەوەی کە پەلاماری هەرێمی کوردستان نەدەن، مەسەلا ئەو زەبرەیە کە پێشتر ئەمریکا خۆی لە میلیشیاکانی عێراقیدا. بۆیە پێشبینی شتێکی ئاوا ناکرێت. جگە لەوەش کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی ئێستادا یا هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران هەر دەستوەشانێک لە هەرێمی کوردستان بکەن لەسەر ڕپوتەیشنی ئێران زۆر دەکەوێت لە بروی تازە سەر کۆمارەکەی لێرە بووە و تازە سەرۆکی هەرێمی کوردستان میوانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بووە. بۆیە جارێ پێشبینی ئەم شتانە ناکرێت.